مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی قەڵاتزێوە ئەو ئاوەدانی و خزمەتگوزاریانەی بە قەڵاتزێ گەیشتووە تا چەند شایانی هاوڵاتیانی قەڵاتزێ و شایانی ئەو قوربانیدانەیە کە قەڵاتزێ 49 ساڵ بەر لە ئێستا و 41 ساڵ بەر لە ئێستا کردویانە لەگەڵ بەڕێسی واگەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی لە قیازدەی پارتی دیموکراتی کوردستان لە ڕانیا قسە دەکەم هەر لە ڕانیە لەگەڵم دەبێت کاکی وام کاتت باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 پێمان بڵێ کە بۆچی زۆر سپاس بۆچی هاوڵاتیانی قەڵاتزێ و دەڤەری پشدەر و بتوێن بەگشتی نیگەرانن دەڵێن خزمەتگوزاری و دەستی ئاوەدانی باش نەگەیشتۆتە ئێمە کە شایانی ئەو قوربانیدانە بێت کە لە ڕابردوودا کردومانە هۆکارەکەی چییە؟ سەرەتا ڕێگام بدا تا ڕێگای تەلەڤیزیۆنەکەی ئێوە سڵاو و درود بنێرم بۆ ژیانی قوربانیان و شەهیدانی کارەساتی 24 سواری ساڵی 1970 سوار و 24 سواری ساڵی 1982 بێگومان دەڤەری پشتگەر و شاری قەڵازە لە مێژووی بزای ڕزگاری خوازی گەلەکەماندا ڕۆڵ و پێگەیەکی زۆر دیاریان هەیە ناتوانین باسی شۆڕش و قوربانیدانی خەڵکی کوردستان بکەین باسی قوربانیدان و ڕۆڵ و پێگەی خەڵکی ئەو دەڤەرە نەکەین بە تایبەت لە شۆڕشی مەزنی ئەیلول و دواتر لە شۆڕشی گوڵاندا هەر بۆیەش هەمیشە جێگای چاوتێبڕینی دژمنان بۆ و کراوەتە ئامانج لەلایەن دژمنانی ئێمەوە مێژووی پڕقوربانیدانی ئەو دەڤەرە شایەتی ئەو ڕاستیە دەدەن لە دوای ڕاپەڕین خەڵکی ئەو دەڤەرە چاوەڕوانی ئەوەی هەبوو کە ئاوڕی زیاتی دەبدرێتەوە خزمەتگوزاری زیاتی پێشکەش بکرێت ئەگەر بڵێن لەو دەڤەرەدا هیچ نەکراوە بێویژدانی دەکەین بەڵام ئەو خزمەتگوزارانی کە کراون لە ئاستی مێژووی پڕ لە خەبات و تێکۆشانی قوربانیدانی خەڵکی ئەو دەڤەرە نین باشە منیش دەبێ هۆکارەکەی بزانم بۆچی بەو شێوەیە ئایا حیزبەکان کەم تەرخەم بوون ئایا حکوومەت کەم تەرخەم بوو هۆکارەکەی چییە کە قەڵاتزێ بەو شێوەیە وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە خۆشت گوتت هۆکارەکانی زۆرن سنوورخان یەکێک ئەوە کە ساڵی 1970 ئەو دەڤەرە لەگەڵ خاک تەخت کرا خەڵکەکەی بۆ ئۆلوگازۆری ملێکان ڕایگوێترا بەداخەوە لە دوای ڕاپەڕینیش ئەو دەڤەرە سەقامگیری بەخۆوە نەبینی و هۆکاری ئەوەی کە خزمەتگوزاری وەک پێویست بۆ نەکراوە هۆکارەکان زۆر ئێمە لە پارتی دموکراتی کوردستان لە ساڵی 1994 لەو دەڤەرە دەسەڵاتدار نین بۆیە لەوانەیە خۆمە نازبینەوە بەرپرسیارەتی بەڵام ئەوەکە ناکەوێت ئەستۆی ئێمە بەڵام ینی ڕۆڵی ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە سنوورەکە چۆن بووە چونکە خۆتان دەزانن کە لایەنگرێکی زۆری پارتی دیموکراتی کوردستان لە قەڵاتزێ هەیە لەو سنوورە هەیە تا چەند ئێوە هەوڵتان داوە کە دەنگیان بگەێنن بە حکوومەت بەلایەنە پەیوەندیدارەکان وەڵا سنوورخان ئێمە چی بۆ ئەو دەڤەرە بکەین پێمان وایە کەممان کردوە چونکە خۆمان قەرزداری خەڵکی ئەو دەڤەرە دەزانین بەڵام وجدانمان ئاسوودەیە کە هەمیشە بە ئەمانەتەوە گرفت و معانات و داواکاری خەڵکمان گەاندوتە سەروی خۆمان و ئەوە دەتوانێت ئێمە دابوو بێ کردومانە وەکو گوتم ئێمە دەسەڵاتدار نین لەو دەڤەرە بەڵام ئەو کاتێک کە سەرۆک بارزانی سەرۆشی هەرێمی کوردستان بوو دووجار سەردانی ئەو دەڤەرەی کردووە دروستکردنی کۆلێژی پەروەردە و بەشە ناوخۆیەکانی کوڕان و قسان و چەند قوتابخانەیەک دیاری بەڕێزیان بوو بۆ ئەو دەڤەرە و یەکەمین جار بابەتی بە نێودەوڵەتیکردنی مەرزی کوێلێ لەو سەردانی جەنابی سەرۆک باس کرا و بەڕێزیان بەڵێنی دا کە ئەوە دەتوانێت ئەو دابێت هەم لەگەڵ حکوومەتی کوردستان هەم لەگەڵ حکوومەتی عێراقی هەوڵداد بۆ بە نێودەوڵەتیکردنی مەرزی کوێلێ زۆر باشە دواتریش ئەوەی کە دەتوانێت ئێمە دابوو بێت درێخیمان نەکردووە باشە کاکیوە ئێوە لەناو خەڵکن لەوێن ئەوەندەی کە ئازانن کەم و کورتیەکان چین ینی داواکاری لە پێشینەی خەڵکی قەڵاتزێ چییە؟ داواکاری لە پێشینەی خەڵکی قەڵاتزێ یەکەمین فێر ژمارەیەکی زۆری گەنج بێکارە لەو شارەدا دۆزینەوەی هەلی کار بۆ خەڵکی ئەو دەڤەرە تایبەتی بۆ گەنجەکان پێم وایە داواکاری سەرەکی خەڵکی ئەو دەڤەرە بێت چونکە بەداخەوە خەریکە کۆچکردنی گەنجان
بۆ دەرەوەی وڵات دەبێتە دیاردە لەو دەبەرەدا. دواتر لە سێکتەرەکانی ڕێگاوبان، پەروەردە، تەندروستی ئەو دەبەرە پێویستی بە خزمەتگوزاری هەیە و دروستکردنی بەنداوی دەڵگا یەکێک لە داخوازیەکانی خەڵکی ئەو دەبەرەیە. باشە کاکیوە وەکو دوا پرسیار دەمەوێت لەسەر پەیوەندیەکانی پارتی یەکێتی پرسیارت لێ بکەم. ئێستا پەیوەندیتان چۆنە؟ بەم نزیکانە هیچ کۆبوونەوەیەک لە ئارادا نییە لە نێوان ئێوە و یەکێتی نیشتیمانی کوردستان؟ پەیام و سیاسەتی پارتی دموکراتی کوردستان ڕوونە. ئێمە دەمانەوێت لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندیەکانمان هەڵدەینەوە بەتایبەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا و ئامادەییمان هەیە بۆ گفتوگۆی ڕاستکاوانە هەم لەسەر ئاستی مەکتەب سیاسی هەردووک لە هەم بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە داوای لە کاقوبات تاڵەبانی تیمی یەکێتی کردووە بگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران لەوێ گفتوگۆی ڕاستکاوانە بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز هیواگەیلانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی لە قیازدەی پارتی دیموکراتی کوردستان لە ڕانیە. سپاس کە میوانم بوویت.